سڵاو ڕێز بۆ بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی پەرتۆ. هەروە ئاگادارن لە یەکمانگی ڕابردووە لە شارەکانی کوردستان گاردی ئازادی حیزبی حکومەتیست زنجیرە فعالیتێکی دەست پێ کردووە دژ بە داعش و سەلەفیەکان و ئەو تەفەکوڕە کە لەناو تەرەفدارانی داعش و سەلەفی لە کوردستانە بوو جوابێکیان پێدان و لە بەرابەریان ئاوێسان. ئەمڕۆ لەگەڵ سەلام زیجی داوەتە بۆ بەنامەکەی ئەمڕۆمان کە لەسەر مۆزوعی گاردی ئازادی و فعالیتەکانی لەم دەورە وتوێژێکمان بێت. سەلامی زیجی بەخێر بن بۆ بەنامەکە. سپاس دەکەم. سلامەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سەلامی زیجی، گزارشێک لە فعالیەتی ئەم دۆرەی گاردی ئازادی بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ باسکە نەگەر ئەمکانی هەست. بەڵێ بۆ جۆرەی پێما بێ هەموو خەڵکانی ئامریکا کوردستان و خەڵکی ناوچەکە ئاگادار بوون لە ماوەی دووسێ هەفتەی ڕابردوودا مەجموعەیەک چالاکی واحدەکانی گاردی ئازادی ڕوویدا لەوانە لە تاریخی 29 مردادا هاوکات دوو واحدی گاردی ئازادی یەکیان لە شارەکانی کوردستان و واحدێکی دیکە لە دەرەوەی کوردستان لە واقعدا لە بۆمەی شاری شاندێش بەناوی واحدی 11 ئازادی و واحدی 21 ئارێزی سنا چالاکێکی گەورەی سیاسیان وە و بەدوای ئەمەدا نزیکی 12 ڕۆژ دوای ئەم حرەکەتیە واحدە واحدی 44 گاردی ئازادی لە ڕۆژی 12 شاریوە چوارشەممە ڕۆژی 12 شاریوە لە ناو شاری ماریوان ئەوی شاروا چالاکی سیاسی وە و ئەم ئەساساً هەڵسوراوەکە هەڵسوراوە چالاکیەکانیان تەبلیغاتی سیاسی بڵاوکردنەوەی شوعار و ئافیشەکانی گاردی ئازادی و بەتایبەت تەمەرکوزیان بوو لەسەر باگەوازی خەڵک دژ بە هێزە بەرەپەرستەکە و هێزە تۆریستەکە وەروانە جەریاناتی ئیسلامی و لەنەوەی داعش. ئەمانە مەجموعەیەک چالاکی بوون کە لە دووسێ هەفتەی ڕابردوودا نایە سێ واحد لە واحدەکانی گاردی ئازادیەوە بەڕێوە چوون. بازخوردی ئەم فعالیەتانە یا بڵێن دەستکەوتی ئەم فعالیەتانە بۆ هەم بۆ ئێوە وەکو گاردی ئازادی و هەم لەناو خەڵکا چۆن بوو، چۆن خەڵک بەرەوڕووی ئەم فعالیەتە ئەم زنجیرە چالاکیانە هاتن؟ بەپێی گزارشاتێک کە بەدەست ئێمە گەیشت و وەک سەوباسێک لە میدیا و ڕسانەکانی ترەوە کراوە واقعیەتی وەیە ئەم فعالیەتی ئەم دەورە لە واحدەی گاردی ئازادی انعکاسێکی یەکدار زۆر باش و مثبەتی بووە. هۆیەکەشی لە ئەساسا چەند شت بوون. یەکیان ماوەیەک بوو لە لایەنهای جۆراوجۆر و بەپێی سیاسەتی دیاریکراوی خۆمان ماوەیەکی چەند ساڵێک بوو واحدەکانی گاردی ئازادی
سەلامی زیجی ناوەڕۆکی چالاکیەکانی داهاتووی گاردی ئازادی و ئەرکی سەرشانی ئاعزای گاردی ئازادی و بەڕێوەبەرانی گاردی ئازادی بۆ دەوری داهاتووی فعالیتەکانی گاردی ئازادی چییە؟ من بە تۆژە بە شتانی باسم کرد بە لەبەر ئەو هیوا و ئومێدەی کە بە هێزێکی ڕێکخراوە و ئازادی خوازی و گاردی ئازادی پێکاتووە گرنگترین مەسئلە پەرەپێدان بۆ وەحدەکانی گاردی ئازادی، پێکهێنانی وەحدەی گاردی ئازادی لە هەموو کۆڕ و کۆمەڵەکان، لە شوێنی کار و ژیان، لە شار، لە گەڕەکەکان، لە دیاهات، لە مەکتەبەکان و لە هەموو شوێنێکە بۆ خەڵک پێویست پێوە. ئەمە نیشانەدا ئەم ڕۆژانە لە ئومێد، ئەمە نیشانەدا کە بۆ ئەوەی بتوانین هەموو کۆمەلگا بپارێزین، بۆ ئەوەی بتوانین قدرەت و اعتماد بە کۆمەلگاکە بگەڕێنینەوە، وەکو ئەوەی دەستی هەر کۆنەپەرستێک و جەنایەتکارێک کۆتا بکەین بۆ دەستدرێژیان بەسەر کۆمەلگادا، پێویستی بە پەرەسەردنیەکی یەکجار زۆرتری وەحدەکانی گاردی ئازادیە لە هەموو کۆڕ و کۆمەلگاکان لە ناوچەی لە کوردستان و شارەکانی تری ئێران. ئەمە بە بڕای من گرنگترین مەسئلەیە. ئەم استقبالی کە ئەوڕۆ لە گاردی ئازادی ئەکرێت قاعدەتەن دەبێت وەحدەی گاردی ئازادی پرتەحرکترکە بۆ تەبلیغی گاردی ئازادی لاوان و ئازادی خوازانێکە هەواڵەکانی گاردی ئازادیان بیستووە لەم دەورەیەدا بێن بە گاردی ئازادی پێیوەست بن، وەحدەی گاردی ئازادی پێک بێنن و گاردی ئازادی بکەین بە هێزێکی زۆر زۆر بەرینتر و بەهێزتر لەوەی کە هەتا ئێستا بووە. ئەمە سەرەکیترین مەسئلەیە. بەڵام سەرەڕای ئەمە بە دەلیلی هەلومەرجی ناوچەکە، بە دەلیلی نەقشی کۆنەپەرستانە و وەحشیگەری جمهوری ئیسلامی لە ناوچەکە کە یەکێک لە کارەکانی دەست ئاوەڕەهێنەوەی هێزە سەلفیەکان و هێزە تۆریستەکان و جەماعەتی ئەڵقاعیدە و تۆریستەکان لە ناوچەکەدا هەیە. زۆر گرنگە وەحدەی گاردی ئازادی تەمەرکوزێکی تایبەتیان بخرێتە سەر ئەو هێزانەی کە ئەمنیەت لە کۆمەلگا ئەستێنەوە. بۆ نمونە شناساییکردنی شۆنی کار و ژیانی هەموو بەرپرسانی سەلفیەکان، جەریاناتی ئیسلامی، ئەڵقاعیدا و هەر هێزێکی دیکە کە مەترسیدارە بەسەر کۆمەلگادا. شناساییکردنی هێزە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی ئەوانەی دەستپێژیەکەن بەسەر خەڵک و ناردنی ناوە ویستی ئەوانە بۆ ئێمە و کارکردن لەسەر ئەم مەسەلەیە. حەوتدان بۆ ئەمریکا وەحدەی گاردی ئازادی لە حتا لە ناو هێزەکانی بەشێک لە هێزەکانی کۆماری ئیسلامی کەوانە ناو سەبازەخانەکانە پێک بێنین و کارێک بکەین کە ئیطلاعاتی دەستی ئەووەڵ و گرنگی ناو هێزەکانی کۆماری ئیسلامی و جەمهوریەکانیان بەدەست ڕەهبەری گاردی ئازادی بکات. حەوتدان بۆ ئەوەی ئەو بەشە لە خەڵک یا کەسانێکی مەحدود کە لە کوردستانە بە هەر دەلیلێک، بە دەلیلی فەقر، بەدبەختی یا فری خواردنێک تەبلیغاتی ئیسلامی بووە یا بە هەروەیەک بووە چوونەتە ناو هێزی هەری کۆنەپەرستی وەکو سەلفی و ئەڵقاعیدەوە، ئەمانە فشاریان بخرێت سەر و داوایان لێ بکرێت، ئۆتۆماتیکیان پێ بدرێت کە لە ئەوەڵین کاتدا ئەم هێزە کۆنەپەرستانە لە ناو ئەمانە بێنە دەرەوە. شناساییکردنی ئەو هێزانەی کە ڕاستەوخۆ لە مینبەری مزگەوتەکانیانەوە یا ئەو مەلایەنەی لە مینبەری مزگەوتەکانەوە ڕەوزەخانی ئەکەن، دژ بە ژنان حکم سادرەکەن، دژ بە ئازادی خواردن حکم سادرەکەن، ئەمانە شناسایی بکرێت، جێگا و شۆنیان دیار ناسینچێن و ئەمانە دوزی کەسانێک بن، مۆهرەهایەک بن، شەخسیەتایەکی کۆنەپەرستن لە ناوچەکە دەبێت بە ئاشکرا کۆمەلگەران ئەلەیهان بدەین و کارێک بکەین لە شۆنی شار و لە گەڕەکەکان و دەریان بکەینەوە. ئەمانە مەجموعە خاڵهایەکی گرنگە بە بڕای من لەم سەردەمەدا پێویستە تەمەرکوزی لەسەر بکرێت و وەحدەی گاردی ئازادی بۆ جێبەجێکردنی ئەمانە چالاکی و نەقشەی خۆیان لە دەستوری کارەدا بنێن و کارێک بکەین لەم ڕێگایەوە فشارێکی کۆمەڵایەتی زۆرتر بخەینە سەر ئەو هێزانی کە وەکو هێزی ئیسلامی یا تەنانەت ئەو هێزە قەوم پەرستانەی کە ئەوانیش بە جۆرێک دەستیان تێکڵاوە لە تەهدید و لە فشارخستن بۆ سەر کۆمەلگا، لە فشاریان بۆ بێنین و لە کۆمەلگاش بۆوانە هام بدێت. سەرجەم کارێک بکەین فەزای ناوشار و گەڕەک و
پرسیاری آخر بانگەوازی ئێوە بۆ پەرەپێدان بە گاردی ئازادی لە ناو لاوان و خەڵکی ئازادی خوازە چییە؟ پێما بە قسەکان زۆر ڕۆشن بوو وە پێشم وایە بانگەوازی من ئەوەیە کە بۆ نەجاتدانی کۆمەلگا هەم لەژێر چنگی کۆماری ئیسلامی و هەم لەژێر چنگی ئەم هێزە ڕەشانەی کە کۆمەلگا وەکو سێبەری ڕەشیان بەسەر کۆمەلگادایە هیچ ڕێگایەکمان نییە جیا لە بەهێزکردنی هێزێکی ملیتان و ڕێکخراو بە ناوی گاردی ئازادی لە کۆمەلگاکەدا هێزێک بە پێچەوانەی هەموو ئەو بەشانەی تر نەتەنیا ئەمنیەتی کۆمەلگا ناخەتە خەتەر بەڵکو ئەم دش بەوانەی کە ئەمنیەتە خەتەرەوە ڕادەپەڕێ و هێزی خۆی دەروێنێ هێزێک کە پێویستە سەبحەی ڕۆژێ لە بەرابەری هەر جۆرە هێرشێکی ئیسلامی و قەومی و تۆریستی بەسەر کۆمەلگادا و هەر هێزێک کە بێوێ ناوچەکە بکە بە جەنگ و کوشت و کوشتار و شەڕی قۆمی و ئاینی تێدا بەڕێبخە هیچ ڕێگایەکمان نییە بەغێر لەوە کۆمەلگا و بە تایبەت لاوان ئێستاوە بە هوشیاریەوە گاردی ئازادی خۆیان پێک بێنن لەم هێزەدا پێ خۆیان ڕێکخراو بکەن بۆ وەکو هێزێکی بەرین گارانتی بدەین کە ئیجازە نادەین هیچ هێزێکی دژی ئینسانی و هیچ هێزێکی بەرەد بتوانێت دەستدرێژی بەسەر کۆمەلگاکەدا بکە ئێمە ئەم باسانە و ئەم فەراخانانەی ئێمە پێشتریش باسمان کردووە پێمان وایە دەبێت کۆمەڵ جددی دەبێت وەرگێت وە بتایبەت وەختێ هەمووی ئەم واقعیەتانە لەبەر چاومان لە شەنگاڵ لە کوردستانی عێراق لە هەموو عێراق بە چەند خۆمان بینین کە ئەو کۆمەلگایە چۆن دابەش وە بەدەست هێز مەجموعەیەکی هێزی دڕەندە وەحشی ئیسلامی قەومی کوردی شیعە و سونی و ئەمانە لەنا ناو شەڕی ئەمانەدا کۆتەواری و کۆمەلگایان بەرەو وێرانی بردووە ڕۆژ نیە دەیان مسەڵقەت و عام نەکرێت و ڕۆژ نییە مناڵ و ماڵە و ئینسانی نەحلە و نەقدا تێدا نەچێت ئەمە سناریۆیەکی واقعیە کە ئەو داسەقاو بەسەر بەشێکی لە خەڵک لەکن لە بەغەڵدەستیەوە ئەگەر ئێمە ئەم هێزە پێک نەهێنین کە بەربەرەکانی کارەگەڵ هێزێکی وادا بەداخەوە ئەتوانم بڵێم هیچ گارانتیەک وجودی نییە کۆمەلگای دوا ڕۆژی ئێران و کوردستانی ئێرانیش وەکو ئێستای عێراقی لێنەیە ئەمە بنەماکانی هەیە و باسم کرد وجودی هەیە بۆ ئەندازەی کافی جمهوری ئیسلامی هێزێکی کۆنەپەرستە کە ئەگەر ڕووداوێت لە ناوچەکە ڕوودا بەشێکی زۆر لە هێزەکانی کۆماری ئیسلامی خۆڵکێنەری سناریۆی ڕەشە هێزی وەکو جەرەناتی جەیش العەدل مثلا خاکستری لە ئازەربایجان جەربی و ئەلقاعیدە لە کوردستان و دەروەی کوردستان هەمووی ئەمانە ئەتوانە خۆڵکێنەری ئەم سناریۆ بن کە لە ئێستا عێراقا موجودیە بۆ بەربەرەکانی کردەمە وەکو ئەوەی نێڵی کۆمەلگا بەرەو ئەو سناریۆ ڕەشە بڕوە بەغەیر ئەز ئیتحادی کۆمەلگاکە بەغەیر یاری چینی کرێکار و کۆمەلگای ئازادی خواست و لە پەنای ئەمەدا بەغەیر ئەز ئەوەی کە دەست نەبەیت بۆ چەک وەکو متحدبوونی بەشێکی زۆری هێزەکانمان هێزی گاردی ئازادیدا ڕێگایەکی ترمان نییە ئەمە تەنیا گارانتیەکە کە ئەتوانێت مەبارزە و خەباتی چەند ساڵەی خۆمان دژ بە کۆماری ئیسلامی دژ بە جمهوری ئیسلامی و دژ بە کۆنەپەرستان نەیەڵێن بەرەو لاڕێدا بەرن بەرەو سناریۆی ڕەشیا بەرن بەڵکو بە مانزەڵگای خۆی بگاوە بە نەتیجە بکات ئەمە فەراخانی منەکە هەموو ئەو کەسانی کوێیان لە دەنگی ئێمەیە بە جددیەوە بە وحدەکانی گاردی ئازادی لە هەموو شوێنەکانە پێک بێنن وەکو گاردی ئازادی وەکو هێزی خۆیان وەکو هێزی دیفاع لە کۆمەلگا لە ئەمنیەتی کۆمەلگا لە دیفاع لە ئازادی ژن دیفاع لە
سەلامی زیجی زۆر سپاسانەکەم بۆ بەشداری لە ئەم بەشەیەم بەرنامە.